حزب لە هەڵبژاردن بترسن هەیە بە دڵنیایە لە هەموو هەڵبژاردنەکان ئەترسن لە هەموو حاڵەتێکە کوردستانی دوای هەڵبژاردنەکان بە بڕای من ئەم دۆخی ئێستا نامێنێت کە هاوڵاتیان خۆیان بچن وەکو هەڵبژاردننی پێشوو دەنگ بدەن بە دڵنیایەوە ناخشەکە هەر وەک خۆی ئەمێنێتەوە و ئەو کاتە ڕەنگە گۆڕانی سیاسیش نێتەکایەوە. ساختەکاری بکرێ ڕەنگە بماخاتە بەردەم یعنی قەراغی هەرەسێنانی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان. گریمان دەسەڵات جارێکی تر زۆری ناباتەوە. ئۆپۆزیسیۆنیش بە کۆمەڵی مبەڕگات اعتراف و دانانێت بەو هەڵبژاردن و بە ئەنجامەکەی. چی ئەبێت دوایەوە؟ پاش هەڵبژاردن بە دڵنیاییەوە هیچ حزبێک بەتەنها ناتوانێت حکوومەت پێک بێنێت. خۆی لە هەندێک کاتە هەندێک لە بەرپرسانی کۆمیسیۆن خۆیان تێوە گلابن لە مەسەلەی ساختەکاریەکە لە هەرێمی کوردستان. ئەگەر پاشکۆ بوونە یەکسەر ئەمان بەڵێ ئێمە ڕازین دەستور بخرێتە ڕاپرسیەوە و ئێمەش دەنجی پێ ئەدەین. ئەبێ ئەو ئەگەرەدانی ئۆپۆزیسیۆن داننێ بە بەرەنجامی هەڵبژاردنەکانە. دوو جار بیرکەرەوە دووشەممە کاتژمێر 7:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.